ژیانی ئەو کرێکارە من چیان لێ بکەم تا 15 ڕۆژش پارەم بۆیان سەرف کرد لەو بە دواوە گوتم کاکە جانەکە ئیشی هەبوو بیدۆزنەوە لە بەسە من نەڵم داوا لە چێشکێن بۆ گاز سەرزانبوونە ئەوەی داوای لێکم خۆی گازەکەی گران کردووە چۆن جاران من مەترێ لە من بۆ فەقیر ڕۆژانە بردمەتەوە 2022 لمی لە بەخ بەخوای سەمەتەوە 27 بۆیانەوە هەمووی لە فەقیر دەرەچێت ئەم ئامێرانت بۆ ڕاگرتووە وەکو خاوەن کارگەیەکی چەولم وڵی کاکەم ئامێرانە بە بۆنەی گازگرانبوونی گازەوە یعنی ئێمە کۆمەڵی مکاینمە هەیە لێرە بە زەبری گاز ئیشەکە هەمووی مکاینەکانمان گازە کارەبای ڕێسی لێرە غەسالیشی پێ ناکات دوو حەفارەمان هەیە دوو شۆفڵمان هەیە مۆیلدەمان گەورەیە گشتی بە گاز ئیشەکە ئەم گازیان وا گران کردووە ئێستا لێکێ دێنەوە تێچوونەکەی ئێمە زەرە دەکات یانی لە باتی ئیسفادەکردنمان کۆمەڵی کرێکار لێرەی زەرە دەکات من 15-16 کرێکارم هەیە تقریبا حسابی 15-20 عیلە لەسەر ئەم غەسالە ئیسفاداکە ئێستا ئەم غەسالەیە پارەی کرێکارەکان بدەم بۆ منە پارەی گاز بدەم زەرە دەکات ئەوە دەرنایێنێتەوە ئەگەر من هیلاکەتم ژیانی ئەم 15 کرێکارە ئێستا لە شوێن وڵە ژیانی ئەم کرێکارە من چیان لێ بکەم تا 15 ڕۆژش پارەم بۆیان سەرف کرد لەو بە دواوە گوتم کاکە جانەکە ئیشی هەبوو بیدۆزنەوە لە بەرەوەی من گازگران بێ ناتوانم غەسالەکەم بەڕێوە بەرم ڕایەگرم ئێستا خەریکە هەموو غەسالەکان دەوری 12 غەسالەی لە سنووری ئاغزەلەر 6 غەسالەمان وەستاوە لەبەر گازگرانی مکاینەکانی ڕاگرتووە ئیش ناکات هەروە بێتەوە سیاسوارێکمان ئیشەکە غەسالەکان لەبەر ئەوەی ئەختیان هەیە لەگە کۆمپانیە لەبەر خاتر ئەوەی لمیان وحدیان پێدا لیبی بۆ دەرکەن مەزگورن کاکە من حسابی 2000 لتر گازەکەم هەموو ڕۆژێ 2000 لتر گاز سەرفەکەم بە شۆفڵ و حەفارە و مۆلیدەکان و گەڵابەکانمەوە 2000 لتر گاز سەرفەکەین لتری بۆتە 1150 دینار گازی ئەنجەکتەر ئەم گازێتتر گازی خراپەیە بە 1900وانە هەیە بەڵام یەک ڕۆژ بیکە مکاینێکەوە ڕۆژ دوای دەبێ بسی تاقمان جەکتەری بۆ کردی بە 25 وەرەقەیە بە 15 وەرەقەیە ینی شتەکانی وا گران کردووە لە سەرمان یانی دەسێ ناوەتە قوتی ئەم خەڵکە هەر ئیشێکەکات وای لاتۆ زەرمەند دەبێت ئێستا من ئەم غەسالەیە وەک دووبارەشم کردەوە کرێکار هەیە مانگی 1,200,000 هەیە مانگی ملیۆنی تایە ئیتر بە جۆرەی حەسەب ئیشەکانیان ئێم کرێکارە نەکاکە لێکێ دەمەوە گازەکەم و دە مەسرف چۆتە سەری موادەکەم ئەوەندە حەچەنێ دەربکەم زەرە دەکات یانە بێ موادەکەم گراکەم موادەکەشم گرانەکەم زەختەکەکێتە سەر فەقیر و فەقارات بۆ منە کرێ گەڵابە گران بووە کرێ لم گران بووە ئەو خەڵکە هەمووی زەرمەند دەبێت باشە یەک ئەگەر باسی ئەوە بکەین یەک مەتر لم لە ئێستاە بەچەنە ئەگەر تۆ بۆ گازگرانیە دەست بکەیتەوە بۆ ئیش چەندی ئەخەیتە سەر کاکە جانەسا من وەکو پێش و بۆ حسابێک پێش و ئیشم کردووە ئەمڕۆ مواد بفرۆشم زەرە دەکەم لمەکەش گرانەکەم مەتری هزارەکەیتە سەری 2000ەکەیتە سەری ئەو کاتە بازارڕەکەت نامێنێ ڕۆژە بووە سیچل گەڵابە لێرە باری بار کردووە ئێستا بە بۆنی گازگرانبوونی گەڵابەکانەوە چونکە کرێکێن ئەوان زیادی کردووە ڕۆژەیە گەڵابێ دێتە خوارە ڕۆژەیە بە دوو ڕۆژ گەڵابێ دێتە خوارەوە ئیتر ئەمانە بۆ تەشتێکی وە ئیسوادە نەکەی لێ باشە کرێکارەکان داوایان لێ نەکردوی دەستکەیتەوە بە ئیژیا خۆ وڵا ڕۆژانە ئەم هێنێک کرێکارەکان تەلەفۆنی کاکە جان چی بکەم وڵای حاڵم خراپە ئێوتم چی بکەم کاکە کری من تقریبا 20 شەوی ڕێکە وەستاوم گوتم کاکە کرێی 15 ڕۆژت بۆ حسابەکەم مادەمە بۆی منە لە ماڵەوە بوویتە بەڵێگە ئیشێکە بوو ئیشە پێیاکە بە قورآن ئەو دەگوێ ئیشی نێمە چی بکەم ینی کوتی ئەو خەڵکە گیراوە تر لێ بکەم بەردەوام ئەویستی خاوەن کارگەکان ماندوون هیلاکن جلوبەرگەکەیان دایم پیسی پێوە دیارە بەڵام ێستا بینیم تۆ جلوبەرگەکەت پاکە وڵی باکەم جلوبەرەکەم پاکە لە مایان بیڕۆژەیە ئەوەندەی سوادەم لێ کردووە لەوەتی من لەم غەسالێم تقریبا دەوری 10 ساڵە غەسالم هەیە پێشترش کوڕەکانی پورزام و ئەوان غەسالیان نەبوو هەر هاوکاریان بوومە دەمێک ئەوان هەیان بووە بە حیاتی پاکیم بەخۆمەوە نەبینی بەڵام لەوەتی وەستاوی ئێستا وەک مۆزەفێک دین و چونکە دەستکاری هیچ ناکەین مکاینەڵ ناکەین ئیش ناکەین بخمان لێرە چاگە خۆی نوگە گەڵابێ بێ بارێکی نەشێ و خماشین و ماڵی دانیشین و وڵا ئەو دەیسرادی تیا بۆ پاک و پختەیەکی خۆمان هیچ پاک و پختەیەکی تریتیان نەبووە لەوەندە زیاتر تۆ ئەم بار کردووە بۆ کوێ بێ وڵا بۆ زەڕایانیەوەم حالێن وڵی کات و زەڕایەن باشە گرانی نرخی گاز هیچ کاری کردوتە سەر تۆ چۆن جاران من مەترێ لە من بۆ فەقیر ڕۆژانە بردمەتەوە 2022 لمی لە بەخ بەخوای سەمەتەوە 27 بۆیانەوە هەمووی لە فەقیر دەرەچێت ئەم یەک کاری نییە بۆ یەکاسی ئەم گازگرانیە هۆکارەکەی ئەوەیە نخی غەسالە چمە پڕ دە غەسالی داویسات 3 غەسالی شەکەمی لە بێگازیادای ستیە من جۆگەسەی تەنکەن مەکەیت تەنکە لایەکی کشتی گازە دە سلێمانی لە هوانە بارێکا بۆ ئەفغانستان گشتیشی گاز و بنزینە ئەڕوە باشە یاریەمە
باشە ئەگەرم خەسارانە هەمووی بوەستن چی ڕووەدا بۆن تەبیانی دوبیانی من مەسێلم دووەزایترە خێنە سەلی نییە لەم مەجبورە بڕۆی لە شوێنە دوورەکان بێتی و لمی کۆنی شەیانە هیچیش ناکەی سەقەسەلە لە دوو غەسەلە سێ غەسەلەی شەکا بەخوا هەمووی وەسیالێ بێ